بەناوی خوای گەورە و میهرەبان بۆ بەڕێز پەرلەمانی کوردستانی عێراق بەیاننامەی تۆڕی ڕێکخراونە حکومەکانی سۆران و بەشێک لە ڕێکخراوەکان و چالاکوانەی مەدەنی سەبارەت بەو ڕەشەی ئێستا لەو ناوچەکێشە لەسەرەکاندا پەیدا بووە بە تایبەت لە شاری کەرکووک و ئەو ناوچانەی لە سنووری شاری کەرکووک دروست بۆتە هۆی ناڕەزای چینێکی هەژار و جوتیاری کۆمەلگای کوردی. ئێمە بە پێویستمان زانی دەنگی ئەوان بگەین و داکۆکارێکی جدی بێن لەسەر کەسی سوستانی دەغڵ و دانی جوتیاران و ئەوەش بەهۆی کەلێنی ئەمنی لەو ناوچانەی کێشە لەسەرن و دروست بووە بۆتە هۆی زەرەر و زیانێکی زۆری بە خەڵکی ئەم دەڤەرانەی دەشتەکانی قەراز و کەندێناوە و پردە و داقوق و حەفتەغار و غازر و شنگال و چەند ناوچەی تری کێشە لەسەر ئەوەش زەرمەندی یەکەم چینی جوتیاران دەبێت و ڕەنجی یەک ساڵیان وەکو ئەو دەغڵودانە سوتا لە کاتێکدا بە سوستانی دەستی ئەلقەست بێت یاخود سوستان بێت شێوازێکی خۆرسکی لێرەوە لەو بەیانە سەرنجتان بۆ قەوسێک ڕادەکێشم دەڵێن ئەگەر کێشەکان سیاسین بۆچی ئەو مێرو ئەو پەپولە و ئەو مێرولانە ژێر زەوی ئەوانەی سەر زەوی و ئەو گیاندارانی کە دەبنە خەلوزی سوستانی دەغڵودان لە کاتێکدا سوستاندن ئەوانیش دەستێن و دەبنە قوربانی دەستی سیاسی و ڕەوشی ئەمنی ئەوەتان پێ ڕادەگەینم بە چەندین مێرو لەگەڵ چەند سوستان و لەناو چوون چەند کەروێش بوون بە خەلۆز. ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە حکومەتەکانی سۆران و بەشێک لە چالاکوانان و ڕێکخراوەکان یاداشتەکەی خۆمان بە چەند خاڵێک ئاڕاستەی پەرلەمانی کوردستان و لێژنەی ناوچەی کێشە لەسەرەکان دەکەین. یەک بە زووترین کاتدا قەرەبووی هەموو ئەو زەرانەی بەهۆی سوستاندا تووشی جوتیاران هاتووە لێژنەیەک پێک بێنرێ و قەرەبیان بکاتەوە بە گوێرەی قەبارەی سوستانیان. دوو داواکارین لە هەرێمی کوردستان بە زووترین کاتدا لەگەڵ حکومەتی ناوەت کۆ بێتەوە بۆ چارەسەری جدی و زیاتر و زیاتر زەرمەند نەبن. سێ داواکانی ڕەوشی ئەمنی ئاسایی بکرێتەوە چیتر بۆ شایی ئەمنی نەمێنێت. چوار قەرەبووی ئەوانەی جوتیارن دەغڵودانیان سبە ئەنقەس دەست سوتابێ یاخود سروشتێ بێت بکرێتەوە. پێنج کێشەی تەواوی زەویەکانیان دوای سوستان ناتوان بەکاری بێنەوە کێشەکانیان بە تەواوەتی چارەسەر بکرێت دووبارە لە بەربوومێکی تر زەرمەند نەبن. شەش سندوقێکی نەختینە دروست بکرێت بۆ جوتیاران لە کاتێک حاڵەتی وا دووبارە ببێتەوە لەو سندوقە سوونمەند ببن تایبەت بە وەزارەتی کوشتتواڵی هەرێم. دەستخۆشی لە ڕێکخراوانی چالاکی مەدەنی و چالاکوانەکان دەکەین بەو پەڕی خۆشحاڵیەوە یاداشتەکەیان لێوەردەگرین و هەوڵ دەدەین بگاتە جێگای مەبەست و هەوڵی جدی دەدەین کە ئەو کارە قێزەوەنە کە مەبەستی سیاسی لە پشتە هیوادارین بنبڕ ببێ و دووبارە نەبێتەوە چونکە ئەوە کارێکی زۆر ناپەسەندە و ناشیاوە بێگومان تەنها خەڵکی کورد زەرمەند نییە خەڵکی دانیشتووی ئەو شوێنانە کە عەرەبی ئەسڵن و تورکمان و ئاشورینە ئەوانیش زەرمەندن هیوادارین ئەوە دووبارە نەبێتەوە. ئێمە بە هەموو توانامانەوە پاڵپشتی لە هەواڵان و لە دانیشتوانی ئەو دەڤەرانە دەکەین. سوپاسان دەکەین. ئەوە ئێمە ئاگادارین ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارێکی داوە کە لیژنەیەک پێک بێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو خەڵکەی کە زەرمەند بوونە سەبارەت بە وەرگرتنی گەنمی جوتیاران. ئێمە بەردەوامین لە هەوڵەکانمان هەندێ ئاسانکاری کراوە کە ئەو بڕە زیاد بکرێ و هەندێ دەرگاش بکرێتەوە کە جوتیاران بتوانن بۆ دەرەوەی سنووری پارێزگاکانیان گەنم هەناردە بکەن و کێشەیان نەبێت.